لكيف وزير خزينة أمريكي بشتواني وآليكارية جو أوكرانيا را بشراز دكا ريك خراون مافي مروفان جو كومبونا جنيفي دركتن لدم نونر إيراني بتار خواندي وكا إيلو بريسو 7 سالان سرك وزير السويدي أولف بالمي هات كشتن دم باش وبخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن نها دمج مرحف تيس بيداع روجا سي شمية از داخل شمو هيفيا دمن خوش جوارا دكم وزير درفي أمريكا أنتوني بلينكن إيرو سي شامبري لا أستانا بس سروكي كازاخستان را قسيم جومارت توكايف را جيفيا ده هفديتنا خود دا بلينكن و توكايف لسر تيكالين دنفر أمريكا و كازاخستان دا آخفتين هر إيرو سي شامي بلينكن بجداري جيفينا كوما بناوي سي بيش بلس 1 دبا كوج أمريكا و كومارين سوفياتا بري كازاخستان كرغيزستان تاجيكستان تركمانستان و أوزباكستاني بيكتين دوي جيفيني دا أو دي تاكازي لسر بابندبونا أمريكا بسر خوابون سرواري و پارچبونا آخا ولاتن آسیا ناوین بکا جانت یالن وزیر خزینه امریکی دوشنبه گوت سردانهوی یا یکم جبو اوکراینیا پابند بونا واشنطنیا و تکسکرنا بردوام کرنا پشتوانیا آبوریا وی ولاتیا لدمکو خانم یالن دا آخف دنگی هشداری و آگاهیان جئریشکا عسمانی لسران سری کیف باجار کیف ده حالتا راگهاندن و دنگ ودا پشتی هفدیترین به سرک وزیر اوکراینیا دانیس شمایل را یالن گوت کو امریکا نزدیکی 5 میلیارد دلار نالیکارین اولکاری آبوری و مروانی داینا اوکراینیا و پاکیتک دن چند میلیارد دلاران جبو گشکرنا آبوری وی ولاتی جی و رابگهینا هر چاوا بهطانها امریکا شاندنا فروکن F-16 جو اوکراینیا را رد کریا لی لگورا هنک آگاهین دنگی امریکا هن اندامن کنگرسی امریکی هن پلان دکن کش کاسپی نچار بکن حتا کو هلوستا خود دوی مجارده بگوهرن بە موشەکەکانی گرادی سەردەمی سۆڤێت سەربازانی ئۆکرانیا لە کۆتایی ئەم هەفتەیەدا بەردەوام بوون لە هەوڵەکانیان بۆ وەرگرتنەوەی ئەو خاکەی کە لە خارکیڤ لەشکری رووسیادا گیری کردبوو لە کاتێکدا سەرۆکی ئۆکرانیا ڤۆڵدەمیر زەلەنسکی سایشی خولی نوێی سزاکانی کرد کە ڕۆژی شەمە لەلایەنیەتی ئەوروپاوە دژی مۆسکۆ ڕاگەیەنرا هاوکات داوای پشتیوانی زیاتری نێودەوڵەتی کرد ئێمە توانای ئەومان هەیە ئەم ساڵ کۆتایی بە دەستدرێژی رووسیا بهێنین. جیک سۆلیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا لە بەرنامەی ئەم هەفتەیە کەناڵی ABC ڕایگەیاند ئەگەری بەرزکردنەوەی سیستەمی بەرگری ئۆکرانیەکان بە فڕۆکەی F-16 ئەمریکی و تۆپخانەی مەودای دوور لە ئێستادا بیری لێ ناکرێتەوە. لەم قۆناغەدا فاکتەری یەکلاکەرەوە توانایی مانۆری زەمینیە واتە تانک زرێپۆشی هەڵگری سەربازان ئۆتۆمبیلی شەڕکەری پیادە بەڵام پرسی ناردنی F-16 پرسیارەکە بۆ دواتر. بەڵام هەندێک لە یاسادانەران ئامانجیان ئەوەیە لە ئێستادا زیاتر کارکەن لەو بارەیەوە نوێنەری کۆماریەکان مایکل مەکۆڵ بە کەناڵی ABC وتووە بەدڵنیایەوە دەتوانین لە پرۆژە یاسای تەرخانکردنەکانماندا بنووسین کە سیستمی چەک لە پێشینەی کارەکانیدا بێت بە نیازینەوە بکەین پێم وایە بە فشارێکی تەواو لەلایەن کۆنگرێسەوە لە هەردوو ڕێڕەوەکەوە دەتوانین بیگەێنینە ئۆکراینا ئەوەی بەڕاستی پێویستیانە بۆ برنەوەی ئەم شەڕە. سیناتۆری کۆمارەکان دان سۆلیڤان لە کەناڵی NBC جەختی لەوە کردەوە کە ئەمریکا ناتوانێت بەتەنیا ئەو کارە بکات و ئیدارەی بایدن پێویستی بە هاوپەیمانە ئەوروپیەکان دەبێت بۆ ئەوەی بەشداریەکانیان زیاتر بکەن. ئەوان بەلای کەمەوە پایبند بوون بۆ خەرجکردن و دەبێت ئەو لایانی کەمە نابێت بگاتە ڕادەی بەرزی لە 2% بەرهەمی ناوخۆی بودجێ بەرگری زۆرینەی ڕەهای ئەو هاوپەیمانانەی ناتۆ ئەوە ناکەن. لەسەر ئاسی دیبلۆماسیش ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕایگەیاند کە لە مانگی چواردا سەردانی چین دەکات بۆ تاوتۆکردنی هەوڵەکانی نێوەندگیری گفتوگۆی ئاشتی بەیژینگ. جیک سۆلیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی لە کەناڵی NBC ڕایگەیاند هاوکات ئەمریکا دەیەوێت هێڵەکانی پەیوەندیەکان بەکراوی بهێڵێتەوە بەڵام هیچ دانوستانێکی ئاسبەرز لە نێوان جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا و شی جینپینگی هاوتاکەیدا پلانی بۆ دانەنراوە.
هیچ شتێک لە ئێستادا بەرنامەی بۆ دانەڕێژراوە. هەرچەندە پێشبینی دەکەم دوو سەرکردەکە لە داهاتوویەکی نزیکدا پێکەوە گفتوگۆ بکەن. هاوکات جەختیشی لەوە کردەوە کە کەناڵەکانی پەیوەندیکردنی سەربازی لەگەڵ چیندا پێویستن بۆ دوورکەوتنەوە لە تاوسەندن و کردەی کتوپڕ و هەڵا. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی ڤێرۆنیکا باڵدێراز ئێگلیسیاس دەنگی ئەمریکا واشنگتن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوێنێ دووشەمە ئانالینا باربۆک وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕاگەاند بە گوێرەی زانیاریەکان ژمارەیەکی زۆر مناڵانی ئۆکرانیا کە لەلایەن رووسیاوە ڕەفێنراون لە جەنگی داگیرکردنی ئۆکرانیادا. لە وتارێکدا بۆ ئەنجومەنی مافی مرۆڤ لە جنیڤ کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە پشتیوانی لێ دەکرێت باربۆک وتی کە لەبەر ئەمەش زۆر گرنگە ئەم ئەنجومەنە ماوەی ئەرکی کۆمیسیۆنی لێکۆڵینەوە درێژتر بکاتن و دەسەڵاتی پێبداتن بۆ لێکۆڵینەوە لەو کەیسانە و حاڵەتەکانی ئەو مناڵانەی کە لە ئۆکرانیا ڕفێنراون چووکە بە بێ سزادانی تاوانبارانی ئەم کردەوانە ڕێگری لە دادپەروەری دەکرێت. چەندین ئەندامی ڕێکخراوەنە حکومیەکان کە دوێنێ دووشەمە لە جنێڤ بەشداریان لە ئەنجومەنی مافی مرۆڤیان کردبوو لە کاتی وتارەکەی وەزیری دەرەوەی ئێران بۆ نەڕەزایەتی دەربڕین و بەرامبەر بە دۆخی مافی مرۆڤ لە ئێران چوونە دەرەوە. ئەندامی پەرلەمانی سوید عەلی ڕەزا ئاخوندی لە دەرەوەی ژووری کۆبوونەوەکان بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند جێگەی شەرمەزاریە بۆ نەتەوە گرتووەکان کە ڕێگایان بە نوێنەری ڕژیمێکی مرۆڤ کوشدا لێرەدا باسی مافەکانی مرۆڤ بکە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی مافی مرۆڤ نزیکەی 500 کەس لە کاتی خۆپیشاندانەکان لە ئێران کوژراون کە بەشێکیان مناڵی خواروی تەمەن یاسایی بوونە. ئێران دەستی کردووە لە سێدەرەدانی ئەو کەسانەی کە بەشداریان لە خۆپیشاندانەکاندا کردووە. ئەمەش ڕەخنەی توندی وڵاتانی ڕۆژئاوا لێکەوتووە. دەیان خۆپیشاندەر لە دەرەوەی بارەگای نەتەوە گرتووەکان لە ژنێڤ کۆبوونەوە و وێنەی قوربانیەکانی ڕووداوەکانی ناو ئێران بەرز کردبوو بۆ ئەوەی سرنجی خەڵک بۆ ئەم تاوانانەیە کە ڕژیمی ئێرانیان کردووە ڕابکێشن. ئەمە لە کاتێکدایە کە پێشیلەکانی مافی مرۆڤ لە ناو ئێراندا هەر بەردەوامن و دەنگۆ هەیە کە کاربەدەستان بە دوای ئەو کەسانە دەگەڕێن بەشداریان لە ناڕەزایەتیەکانیان کردووە. بۆ ئاگاداری زیاتر میوانداری خانم شەهلا محەممەدی ڕۆژنەمەنووس و چالاکوانی مافی مرۆڤ دەکەین. شەهلا خانم کاتت باش سوپاس بوو کاتی جەنابەتن. دەمویست وەڵامی جەنابەت بزانم یعنی وەڵامت چی بوو بۆ کۆبوونەوەی جنێڤ و ناڕەزایەتی ڕێکخراوەکانی بەرامبەر بە ئێران. ئەم کاتتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە. هەروەک باستان کرد کە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە بەردەم بارگای ژنێڤ کۆبوونەوە و ئەو کۆبوونەوەیە کە لە ناو پارێگاکە هەبوو لەلایەن ژمارەیەکی زۆر لە سیاسەتمەدارانی وڵاتانی خۆشەوە بایکۆت کرا. ئەمە پێمان دەڵێت کە غەرب و ئوروپا ئێوە تا ڕۆژاوە هەوڵەدەن کە ئەو ڕووەڕاستیەی کە ئێران هەیەی بەرامبەر بە مافی مرۆڤ دەری بخەن و هەروەها ئەو کۆبوونەوەش کە خەڵکی یاسایی لەبەردەم لە کاتی کۆبوونەوەکە ڕێکیان خست ئەوە نیشانەدات کە خەڵک دەتوانن و کاریگەریان ئەبێت بتوانن دەنگی خۆیان بگێنن. لە کاتێکا لە ئێران لە ئێستاە شاهدی ئەوەین کە سێدارە بەردەوامە، شاهدی ئەوەین سەرکوتکردنی خۆپێشاندەران ئەو کەسانەی کە لە زیندانەکاندان بەردەوامە، بەڵام بوونی وەزیری دەرەوەی ئێرانیان هەر کەسێکی تر لە کۆبوونەوەیەکی جیهانیە واتە دانان بە ئەو توندوتیژیانەی کە لە ئێرانە بەڕێوەچێت. ئەمەش دەتوانێت کاریگەری خراپتری لەسەر ڕەوتی خۆپێشاندانەکان هەبێت و کاریگەری لەسەر ئەوە بێت کە توندوتیژیەکانی حکوومەت بەردەوام بێ. هەر وەک بینیمان لە ماوەی ڕابردووە لە 6 مانگی ڕابردووە توندوتیژیەکان لە ئاستێکی زۆر
بەورە دێمە سەر ئەو باسا بەڵام دەویست بزانم هەواڵێک هەبوو کە دەسەڵاتدەران بە دوای ئەو کەسانە دەگەڕێن لە چەند ڕۆژی ڕابردووە کە بەشداریان لە خۆپیشاندنەکاندا کردووە. ڕاستە ئەم هەواڵە تا چەندی ڕاستە؟ بەڵێ ئەو هەواڵە ڕاستە لەبەرەوەی کە ئێمە شایدی ئەوە بووین لە کاتی خۆپیشاندانەکانە لە فڕۆکەی پێفرۆکەوان بەکارهاتووە واتە درۆن بەکارهاتووە هەموو کامێراکان کۆکراونەتەوە فیلمی ناو کامێراکان کۆکراونەتەوە ئەو فیلمانەی کە لە نێو کۆڵانەکانە بوون تەنانەت فیلمی ماڵانیش دەستیان بەسەرا گیراوە و وای لێ کردووە کە گوشارێکی زیاتر لەسەر خۆپیشاندەران دروست بێت و لە ڕۆژانی ڕابردووە ژمارەیەکی زۆر لە چالاکوانانی سیاسی لە ژمارەیەکی زۆر لە چالاکوانانی مەدەنی تا ئەو شوێنەی کە ئێمە ئاگاداربین بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەست بەسەر کراون و هەر کەس و هەر کەسێک بە هەر شێوازێک لەگەڵ ئەو کەسانەی کە پێشتر دەست بەسەر کراون هەر پەیوەندیەکیان هەبوو بێت لە ژێر چاودێریان لە ژێر گوشاران تەنانەت گوشارەکان تەنیا پەیوەست نییە بە ناوخۆی ڕۆژهەڵاتەوە گوشارەکان بۆ دەرەوەش پەرەیسەندووە و چالاکوانانی سیاسی لە دەرەوەی ئێران و لە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ژێر گوشاران بنەماڵەکان بە تایبەتی گوشارێکی زۆریان لەسرە و لە ڕێگەی پەیوەندیکردنەوە لە ڕێگەی ناردنی مەسیجەوە لە ڕێگەی جیاوازەوە هەوڵ دەدەن گوشارێکی زۆر لەسەر چالاکوانانی سیاسی کە لە دەرەوەی ئێرانیشن دروست بکەن و بەدڵنیاییەوە مەبەست لە ئەم کارەش دروستکردنی گوشاری زۆرترە لەسەر خۆپیشاندەران دروستکردنی گوشارە بۆ ئەوەی سەرکوتکردن بگرێتە ئاست. شالاخان هەواڵێکی تر هەبوو پێش چەند ڕۆژێک ئەویش ژاراویکردنیان ژاراوی خواردنی خوێندکاران لە قۆم تا چەندێ ڕاستە و ئەگەر ڕاست بوو مەبەستەکەی چی بوو بۆ؟ ئەم بابەتە بابەتێکی زۆر زۆر هەستیارە و ئەوەمان پێنیشانەدات کە کۆماری ئیسلامی گەیشتووەتە ئاستێک کە دەیەوێت بە هەر شێوازێک بوو بێت بە تایبەتی شۆڕشێک کە ژنان ئەتوانین بڵێن ڕێبەرایەتی ئەم شۆڕشەکەن دەیەوێت لە ڕێگەی ژنانەوە جارێکی تر سەرکوتی بکات لەبەرەوەی کە ئێمە بینیومانە لە ساڵانی سەرەتای هاتنە سەرکاری حکوومەتی ئێران لە ڕێگەی ژنانەوە سەرکوتکردنی لە کۆمەلگا دەست پێ کرد ئێستاش بە دوورخستنەوەی مناڵان بە تایبەتی مناڵانی کچ لە خوێندن دەیەوێت ئەو سەرکوتکردنە بەردەوام بێت لەبەرەوەی هوشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕێگەی ژنانەوە زۆرتر کاریگەری ئەبێت بەڵام ئێمە بینیمان کە پێشتر سەر نەکەوت بوو ئێستا ئەو ژەهراویکردنە بە دڵنیاییەوە ڕاستە هەروەک بینیمان لێدوانەکانی خۆیان لێدوانە دژبەیەکەکانی خۆیان ئەوەمان پێسەلمێنێت تەنانەت باس لە لایەنێک یا ڕەوتێکە کرێ بە ناوی هەزارەگرا چ ڕەوتێکە ببوورە؟ ڕەوتی هەزارەگرا کە وەکو خۆیان باسیەکەن وەکو مەرجعی شیعی باسیەکەن ئەو ڕەوتە زۆر لە ئەم ڕەوتی شیعیە کە ئێستا لە ئێرانە حکوومەتی بەدەستەوەیە زۆر تند ڕەوترە و تەنانەت ئەوان محکومەکەن کە ئەوان ئەگەر بێت و ببنە حکوومەت یان ئەگەر شتێک بگرن بەدەستەوە زۆر تند و تیژترە بن و ئەوەشمان پێسەلمێنێت کە ڕەوتی زۆر تند و تیژیان لەناو خۆیان نەداناوە یعنی ئەوە نییە کە بڵێن ئەمە لە ناکاوە هەڵقی بێت. شالا خانم دەزانم قسە زۆرە لەسەر بابەتانە بکەی زۆر سوپاسی دەکەم ینی ئاگاداری زۆر هەیە لە باودۆخی ناو ئێران بەڵام دەمیست پرسیاری ئەوە لێ بکەم گۆڕانکاری کەشی گشتی لە ناو ئێراندا بە تایبەتیش ئازادیەکان و ئازادی ژنان دوای شۆڕەشی ژینە ئەمینی چۆن هەڵدەسەنگێنیت؟ بەداخەوە ئێمە لە سەرەتاوە شایدی ئەوە بووین کە ڕاگەیاندنەکان بە شێوازێک فێڵیان لێکرا بەوەی کە پۆلیسی ئەخلاق کە هەمان گەشتی ئرشادی ئێرانە هەڵدەوەشێنرێتەوە بەڵام لە ئێستایا ژمارەیەکی زۆر لە هێزی نیزامی زۆرتر کەوتوتە ناو خیابانەکانەوە و سەرکوتکردن بە شێوازێکی زۆر تند و تیژیانە دەستی پێکردووە خوێندنگاکان بە تایبەتی و زانکۆکان هەر ڕۆژێ و بە پلان و بە بەرنامەیەکەوە هەوڵ دەدەن کە هەر هەمان پلانی پێشویان جێبەجێ بکەن بەسەریانە و لە چەند ڕۆژی ڕابردووە
شورای خوێندکاران و شورای مامۆستایان چەندین بەیاننامەی جیاوازی دەرکرد و چەندین بەڵگەنامەی جیاواز هاتنە دەرەوە کە نیشانمانەدەن کە لە ناو زانکۆکانە بە شێوازێک ئەتوانین بڵێن کە جیاکردنەوەی ڕەگەزی لە نێو کوڕان و کچان دەسەپێنرێت تەنانەت زانکۆکانی وەکو زانکۆی شەو زانکۆی ئەسفەهان و ڕۆژانی ڕابردوو زانکۆی تاران خۆپێشاندانی تێدا بووە بەڵام لەبەرەوەی کە گوشارێکی زۆر هەیە دەنگی ئەو خوێندکارانە ناگاتە دەرەوە و لە ئێستایا ژنان بە تایبەتی لە بارودۆخێکی زۆر خراپتر تردان لە ڕۆژانی ڕابردووە چەندین پرۆژەی یاسای جیاواز لە دژی ژنان جێبەجێ کراوە بۆ نمونە لە یەکێک لەوانە لە نێو دەرمانگاکان یا ئەو شوێنانەی کە دەرمان دەفرۆشن ژنان ئەبێت بەجلێکی ستایلێکی تایبەتەوە کە دانپێنراوی حکوومەتە دەرکەون و هەروەها لە نێو خوێندنگاکاندا گوشارەکان زۆر بەڵێ خانم زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەڕاستی کاتێکمان ئەوەندە ڕێگەمان پێدەداتن خانم شەهلا محەممەدی ڕۆژنامەنووس و چالاکوانی مافی مرۆڤ لەگەڵ کورد کۆنەکشن بوو زۆر سپاس بۆ ئێوەش دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ji ber têkçûna rewşa aborî li Herêma Kurdistanê Iraqê gelek Kurdên Sûriya ku li wir penaber bûne niha koçî Ewropa dikin bi taybet jî mêr di encamê wê de jimarek mezin a jin û zarokan di kampên wê herêmê de bê semiyan mane. Ev bûye sedema derketina gelek pirsgirêkên civakî û aborî jî berî çendekê Sîrwan Qeço li wir bû û bi çend ji wan malbatan re axiftiye. غالیا تحلو وê demê bi tena xwe her pênc zarokên xwe li Herêma Kurdistana Iraqê xwedî dike. Berî 6 mehan hevjînê wê bi rêyeka qaçax xwegihand Ewropa bi mebesta ku piştî mafê penaberiyê wergire êdî bişîne dû malbata xwe. Galiya yek ji hejmareke Kurdên Sûriyê ku ji ber şerê wî welatî li vê kampa bi navê Kawargoskê li Herêma Kurdistanê bûne penaber. Lê di dema welatên Ewropayê ve koç dikin. Malbatên ku li dû wan dimînin rastî zehmetiyan rojane tên. زحمتي قالك هيا يعني مسؤولات وأسبخونا خوشم براستي وضعي مجي نخوش أدلها وأسال درمانا براستي يعني زحمتي تدا هاي براستي قالك يعني جاري قلتي براستي أرزاقيم هابون أوجي مساعدك باش ومرض كرن وخدي أو يسر ما خد كرن وبجمتا يعني براستي زحمت قالك زحمتي تدا هاي براستي Li gor karbidestên kampê dora 105 malbatên wekû ya Galiya Tahlo lê kampa Kawargoskê hene. Çîroka Rewşen Ekrem jî jiya Galiya ne cudatir e. Ew jî xwedî 4 zarok e û ev bûye 6 meh ku bi tena xwe li gel wan e piştî ku hevjînê wê jî ber bi Almanya ve çû. Vêdê xwe erzaqê min qut kirin. Ev 4 salên 5 salên me erzaqê min qut kirine. û zilamê min şixul tinewî. شغل تناي بشغل شو دهات شو سليمانية شغل هيك هوليري غازيات شغلي ناوفري بيرا فيا بري منو قرآمي من حمل ألمانيانا حمش داخلين جوا أمي مساعدتك أنا زارك خوش فيدري وين بس يعني تنما تكروا خوي كوا کامپا Kawargoskê ku 25 kilometran ji derveyê bajarê Hewlêrê sala 2013 ji bo hewandina penaberên Kurdên Sûriyê hate damezrandin. Di destpêka wê de dora 15,000 kes li vir hatibûn bicihkirin. Lê niha hejmara neştecihên kampê daketiye 8,000. Karbidestên kampê dibêjin sedema serekî ya derketina xelkê pirsgirêkên aborî ye. Lê ev derketin bi xwe jî hinek pirsgirêkên din derdixîne.
بی صدمک او همه اسباب بین صدمه بکو خلق برای خوددن اوروپا خلقی خو مجبورن یعنی او پره ولی زیدنینا همه عائله کامل در کوي هره یک دچه حتی في ساله کنی و درکش عائله خو دگینه خو جبرکو کاغتین پنابریه و هفگهاندنا مالباتان لألمانیا و ولاتین دن نما وکبری بلستین قداندن گلک مالبات بسالان جی دمینن حتی کو پروسیسا چونا وان بو اوروپای بگهیج سری لیجبو غالیا اف درنگی برزگریکه کدن بخورتینه یک جزاروکین وین نوها 17 سالیه و ترسا غالیا اوه کو او ببه 18 سالی بری کو قاغتین وان ین چونه آماده ببن مثلا تمنجي دباكو درنگيه كنو بينا هولي جام جيو كده حفظ هيدا ومدورة خدانيت شو هي بهشتا دور قيمة يعني مكاغزي خوينا خوشي محمونا مجي منظمي رشيان دنجي تعترافي نكر براستي يعني ها قلتي كجام هوا قلتي حتى هدور بقيمة كجام كفي اجدهيداش قاصر بني در كفي يعني وضعي مجبر كجام جي براستي قلق جي خرابة براستي لگل نبونا چارەسەریین دەمودەست ئەv مالبات خوتنê bihêviyê digirin heta ku zelaliek di rewşa wan de peyda bibe û êdî jinû ve ew û kes û karên xwe werin cem hev. Ji kampa Kawargoskê li Herêma Kurdistanê, Sîrwan Quço, dengê Amerîka. دامك هول جبو فقراندنا سوريا بو جهانا عربان تي داين ده جماركا برلمانتارين عرب ووزير درفي مصري جي للشامي بو بسروك اسد را جيفيان اف بچم بستيا و اري سوريا دي جاركا دن ببا انداما كاريگر دكم كار عربان دا و كاريگريا ايران و تركيا دوي ولاتي دا لاواز بكا بمرة نواف خليل ريبابري نافندا كردية لكوليني جي المانيا نواف دم باش يعني بسيار قالك اللي صار مثلا سوريا وفقرت الجهانا عربانيانا لي ام حول انها تشاوا دبين هتا چندي وببا سادمي هندي كو سوريا ببا ولاتكي وكا دبيجن كاريگريا درو اللي صار نمينا دم باش بوته وجبو همو غدارو تماشوانا بزانن باروجا كي داخل صالب سر شر روسيا قال اوكرانيا درباس ويجي ويجي قال لك جهرتم خرانين دار هذاك سروك امريكا جو بايدن بحثوي كي كرج سيستم الجهاني نهجه دبي مساله دي قال لك رجر تشي بي بصالك وبتايبت فيشتي عرض هجا تشيبو لتركي وباكور كردستاني وباكور رجاوي سوري بيجيبون قدم لانجام مجود صاله داوود بتايبت وروشا سوري بتايبت قد درباس صاله وازداب جدي بوي بار لسر دولتين هرمي ولاتن هرمي وهيزن في وندار ايران به تركي به حتى ولات عربه يدبه افدمك هولدان هي امارات سروكات يوتك مصر يعني امارات تكلين فرمي تشكرن سلطنه عمان بيشوازيا سروكي رجيم بشار اسد كر جزائر بري الوستاوينا او بوغ رجيم لجبينا داوي الجزائر حاضر باكم كار عربه مرو كار كرد بيجي هولدان كي رجيم بقر لرجيم فينا نابين يعني بيجن درفتك نهج بوي كارب خفقريني رجيم واريغر رجيم دبي دنيا تفشاش بو جهان عرب تفشاش بو اديباب الدرم برد دريمه وام يجي وبري والكانجي لداميكو ديفيجن بشتكاره ساتان دبلوماسيتا بشتكاره ساتان تي ما نو صايلي من دخص بزانم دناف عربان دا جداهي هنا سوريا وتشاوا كاربا ويهف سنجيا جداهين عربا وان ولاتان مصر السعوديه ولاتن كندافيا عراقكو جينارابي وصايا اردنا چند ولات شخصی کلی وقت مگو جزائر عراق مصر حتی رادیک ولات اند تکلی و برجیمر هابون نخرابون مصر هول ددق رجیمه بگرین جهان عربا از باور دکم دی چارچوبه کارب باندورا ترکیه تدی مصر شخص دعوت که ترکیه سوری درکوی بر ترکیه دعوت کرد باندورا ترکیه و ایران سوریه کم دکه سعودیه برد گوت گرک رجیم تکلی خو بإيران القطب أنا بهتر يعني أزبورتكم سرانجام دانو استندنا مصر وإمارات السعودية إديد بيجي أم هول بدن باندورا إيراني كم بكن سوري أم هول بدن باندورا تركي كم بكن سوري ديش بر تركي بدال يا باندور دك جالي كده 1000 كيلومتر عرض سوري داقر كده جالي كده يجي قلب جروب سياسي ولشكري يجي
دستي ودني لتركي بخوجي هاو ددك خوش به الوزيه خلاص خوش به كريزي خلاص كي بر ام زان بري في عرضهجي واجي قال لك هاو دا بقره رجيم بس كيف ذاك برزغريك شي برزغريك شي باندوري لقال سوري بك حتى نهار رجيم تي نشانه ناده قتيش تكيد منتاليتا نرجيم دي ونبرتكير لديسان او پشتوانی عربانی ببا سدمی هندی کو د صلاتا يعني اسد بکار بجارك د صلاتا خو درستی وگرینا سرتوایا عادي سوري ما بتروح بري سوري بحوجي 10 صاله وگره سوري بحوجي يعني درافكي بريكي قال لك مصدنيش بو بيا فكرين كي ولات اماده به سوريا جي بشار افبك وقتي بيجي ولات متني وفي جروب تاني سوريا بشار ورجيم دخوازن تشتكي وسوريا هذه نابلتوي وهذه هرمي وهذه نابلتوي خلق سوريا دخوازن تشتكي دنا دفينا بريده از بهورناكم رجيم قاوكي باوجي لزغتو چو ساندنا بجاليه روسيا ده بجاليه اوروبا ده بجاليه امريكا ده وبيرجي هذه هرمي قلها كارنك شبه يعني وقت ما رجيم حر تشتكي بفيده جبك وهو دانك باش نواف بله نواف من دخواست بزانم کرد دوی ناف بریده دکودری دنا اگر تشتكي وصابه وده صلاة الشامي بهزبه رنجا ببس دم هندي كنا عرب وكمكار عرب نخوازن بنمونه تركيا إيريشان بك سوريا دام وكرد ويش فينا بريدا تشد بيجن ويش بكن وقت ديار بو نو كردكي بيجن وقت عبديركي بيجن وقت ديار بو كرد د الوزيا داوود اردهجه به كارثات ده کسی هری پیر هاتی بون و ریاکسیون و برتکیه چی بون کلک نشان کردن جعلی اخلاقی دی چا دسر رژیم و دسر با کسی که بیشتر اپوزیسیون در روشا کردا جبر کردا زنی بوره و بریا خسر و رایدار سیاسی و لشکری زنی بون هزین افلاتوی چپازن بولو برجواندی هزین افلاتوی امریکا اروپا و کلک هزی دی راستی برجواندی کردا و پیکاته دیتی یعنی کسی کار کردا نحسبین و به کارب روشك تشيكه هوستايات گشتنا ميكانيزما تكيه نبنتويه هربي جاز باوردكم كتيده سي كرداد تيدكين و نرمبونا واد دانوستاندريد ايدي وي بهر جيكي و جي كرداو فيكاتي وجلات سوري به مسوگر کردن د پیشروج سوري وغراندنا سوريا بو جواك عربانوي ببا بينغافك بو وغراندنا بو ناف جواك نفنتوي انا جي حرجوات نتوي تكلي قلت لك اللي فقراندنا بيغمان فقراندنا كمكار عربه بتايبت فقراندنا تكليه مصري بشتي تكليه امارات مصر والسعوديه تكليه بير فقرينن دي تشارجوفيا هولدانا باندورا ايراني كيم بكن يا تركي كيم بكن وبيب سدمك فقر لفقر كي بسينور نفقر مثلا بيجن تكليه اوروبا تشبن امريكا وكبري حطانها شوام سزا وقانون قيصر وإيه دزانن أوروبا وأمريكا يقدنجن في دربارة دي أوجي هول ددن وكمجو باندورا إيراني كيمب باندورا حزب الله كيمب وبيرجي أف جروبين جهادي وكي جبهة النصرة وكي حراس الدين وكي حزب الإسلامي التركستاني وجروب ديجي إيه جنب ونافانا أوجي جروبين يعني عمدان جروبين تكرنا جروبين جهادي وجروبين إرهابي أف شارتوفيا جديدة وبلاز ملوكا نواف خليل ربابري نافان دا كردي على كولينان ألمانيا بمرة بقول كسباس قال سباس بول لي شنغالي إيرو بهياسي شروانين يكين برخدانا شنغالي يا بشي ينسر بباكي كيفا هاد كرين قمانداركي وهزي ودو شروانين وان دوه دي إيريشا فروكا بفروكا وان دا هاتن كشتن دمك دريجا كو تركيا العراقي والسوري جي دريجي تشاكدارين بيكيكي ويا باقي ين كردين سوريا جالي أنكاريفا وكومين تيرورستين بنافكرن اوبراسيونك دريج دم د دومينا تركيا ببردوامي جي إيريشين عثماني لباكوري عراقي جي كرناي الفيديو ام دبينين بهيا وان سي كسان بون كو ده د إيريشا فروكن تركيا دا ده هاتن كشتن سلوك تركيا رجب طيب أردوغان دو شم داخوازا لخوشبوني جي خلقي كرج بر درنگ بر سفدانا حكمتا وي جبوه هاولين رزقار كريني لعرتهجا
یا کوژک لدەستپێکا vê mehê li Tirkiye dayî. Erdogan ku niyaza gerekdin a serokatiyê heye rastî rexneyên tund dibe ji qurbaniyên artêşa li Samsurê li başûrê Rojhilata Tirkiye. Erdogan her wiha got jî ji ber karîgeriya mezina artêjî û keş û hewayê xirab û dijwar li rojên pêşîniyên artêjê me li Samsurê nekarîbû pêbûk PTV bixabitin. Ji ber vê jî ez lêborînê dixwazim. Niha ez rû bikim cem hevkara xwe Ozlem ya Sak li stûdiyê hazir e. Ozlem tu bêjî xelkê Samsurê û opozisyonê jî daxwaza lêborînê a Erdogan qebûl kirin? Na bi tundî red kirin bi rastî dexil bi daxuyaniyên xwe deman ku do Erdogan ev daxuyaniya li Semsûrê de da û got ku ez ji dixwazim ku hûn heqê xwe li min helal bikin ji ber ku kêmasiyên me hebûn demû dest li sermediya civakî hem serokên partiyên opozisyonê hunermendan rêxistinên sivîl برخ نکرن گوتن کو ام حقیقون حلال نکن جبر کو نیزی 50,000 ده ارتهیجاندا جیانین خویج دستانه و وک حکومت و دستلاتاریه تجوی برپرسیاری. بله. بله ازلم فرم. هر وها داخل ایروجی جوینین پارتین سیاسی مجلس ایرو مجلس ترکیه و بور جارکتن پشتی ارتهیجی لور داخویانین پارتین اپوزیسیونی به سرکی روجوانجی ارتهیج بون و اف داخویانیا اردوغان بو جبرکو جروجا اول دا اپوزیسیون دبیجه کو حکومت پیوستین کو دبه دوی بکارana nekiriye jibervi gelek kes hatbun gırtın le persin hatbun kırın le dibejin naha spor uşiro ve karji Erdoğan be daxuyaniyana evrexneyana brengeki kabul kiriye. Ozlam agahin davet dibejin 50,000 mirina hatine tomar kırın le kesin ne diyar hatana hanan ninin jmara بله افدروجه داخل افاده یعنی سازی کراستا ترکیه ده هجمار نو نکرنه براستی لی راپورین رخصتین سویل هنه کو او هنگ هجمارین جدا هنه کو راکرنا کاولان بردوام دکن دبیجین کو ده هزاران کس نهاتیه دیتن ev mücara İro hem Jehela Kılıçdaroğlu hem Jehela Hevseroka HDP Pervin Buldan da civina meclise de hatkırın u gotun ku ev kesana geri verin ditin u bi hezaran kes hina nehatine ditin mıxabın. Ozlem mücarek diha bu avji gotin ku hayva sora Türkiye xivat li demê artêjê rojiyekî xivat firotina rêxistinên mirovanîn xêrxwaz. Haya çend ev razî? Bi rastî ev qebûl kir Qizilay dibêjin jêra hêva Sûriya Tirkiye û rêxistinên sivîl ku jîwî rêxistinê girtiyê jî qebûl kirin û bi belgeyan hat derket holê ku hêva sora Tirkiye di heta doh jî yani xwarin kinc û kon firotine rêxistinên sivîl ku nabûye cî şermezariyê ev diyek bûye hem hirs û hem jî şermezar kirinek mezin îro gelek doda gelek çalakî tê dijî hêva Sûriya Tirkiye lê gelek kes hatine bin çav kirin ji ber ku karvekişina serokevî û berpirsevî tê kirin lê wisa HDP meşek lê darxist ew jî hatin asten kirin dema ku em di bernameyê de bûn lê xoya dike ku ev xêrxwaziyên ku hatine kirin ji saziyên sivîl re û ev rêxistina dibe ku demo dest xizmetê bike ji şûna wî da firotiye. Ecêbe. Helbete. Bi Kurtî Ozlam mesela helbijatina ew daxwaza pêşxistin yan paşxistin yan nekirina بله والا همو گوتارند روژه و دبراستی داخل لجبر کتشتک دیارتنه یل بالکش کو افدروجن کاربدستین نیزی اردوغان کاربدستین حکومت هاوی دبیجن کو اردوغان دخوازه کو د چارده گولانه دا وکی کو بره گوتو بو هلبجارتنه لدار بخه لشیرو و کار دبیجن کو اوی لیجنه هلبجارتنه این ترکیه درکوه وکی ریوبر و ارکوی یه هلبجارتنه
هي دركبه وبيجكو حوجيكو امي بوصلكي بخنا اذا هموني خاشن تشتق نزل هذا بزاني تشي باوزنا سباس اوكي بری 37 سالان دی 28 سبات داسرک وزیر سوئدی اولف پالما هات کشتن اگر چی کشتناوی لسر ریا هری بقربالغا ستوكهولم پایتخت سوئدی بو و پیتر جده کسان شاهد جیاب بون شاهد نوی تاوانی لقد بکش نهات راس و درست نهات ناس کرن بری چند مهان ام لجه کشتنا پالمی بون و مخواست بزانن که باوریا سوئدیان لسروی چیا پشتی 37 سالن کشتناوی لسروی جادانی و ستوکهولم لی 28 شباط 1986 سرک وزیر وی دمی سوئدی اولف پالمی هات کشتن و هتا نهاجی کشتناوی وک عجیبی معایا. You're exactly right. No one knows. تو راست دبیجی کس نزانه چما اولف پالمی هات کشتن و کس نزانه که او کشت. چند دقیقه بری وی نشوا سارا اینی پالمی یه 59 سالی لیوی دمی بخانما خورا جهولا سینما درکتن برف مال دچون دما بکوجیوی دای بردو گلیان بکوجی پالمی بازان بوشیا بسروان درجکان را بروا و جبرچاوان وندابا کریستر پیترسون کو دیروکا کا تاوانی هبو بکشتنا پالمی هات خطابار کرن لی جداهی هبو کا اگر CIA PKK یانجی حکومت نجات پرستا باشوری افریقا لوی دمی تاوان بارن بکشتنا پالمی. کسین هفتمن منو مازنتر امتم و رودانه وکو خاله کارو خواندن لسویده ببیرتینین. لارس هالتبرگ خانکارین خواه جباجار مالموی باشوری سویده اینان جه کشتنا پالمی و او دیروک جوان را ودگیر را. It was a state of shock, I think. او شوک بو براستی خلق تینه گهشت بو کاچقامی جبر کو مل سویده تندو تیجیا سیاسی ندیت بو. کشتنا پالمی لدست پیکا قناغا دوام آشر سار بو. سوید بیلاین بو و پالمی دخست توایا ولاتن اسکندنافی جچک ناوکی والا بن. وی دگود دوید زلهیس پیک وارونن لی گمان هبو کوی تیکلیان نپنی بگربات شوف را هبو و میلداری سوویاتی بو. لارس بورگناس روزنامه‌وان خورد تیوان سالام بو وی گمان لسر لی کولینا جبو ناسکرنا بکوجی پالمی و صدمی کشتناوی هبو. بورگناس دزدا لی کولینا کا روزنامه‌وانی و پرتو کا بناوی پینگاوین داوین اولف پالمی بکوجی خورا نویساند. حتی ایروجی او دوی باوری دیا کو دشمنین پالمی گلک بونو لی کولران لی جه راست و درست میزان نکرن. They have looked around ordinary criminals, so to speak. وان لدورا توانبارن آسایی نری وان لبشن هری و شرطی ین سویده میزان نکر مینا ارتشا سویده پولیس نپنی سویده رنگ چارەسەری هەبا ژبەرگۆ ئۆلۆف پالمێ کەسایەتیەکە پڕ جهێ مشتومڕێ بوو نەتەنێ لە جیهانێ لێ دناو جڤاتا سوێدی دەژی دەستێ ڤەکۆلەران نەگەهشت ئۆدەیên hin saziyên veşartî beşên leşkeriyên Swêdê. Li vê kanîseya nêzik cihê kuştina wî palmê hat veşartin. Gelek ji xelkê Swêdê heta niha rêz û hurmetê lê digirin ji ber rolê wî di jiyana siyasiya Swêdê de. Lê wan cudahî jî hene li ser berpirsyarê tawana kuştinê. و حتی نهاجی خلک سوئدی گمان لسر بریوچونا لی کولینا لسر کشتنا وی سیاستوان نافدار لسر آستی جیهانی هیا لی او دیسان دیبیجن که دجمنید اولف پالمیجی گلک بون لوان تیورین جدا جیهانا لسر سدمن کشتناوی دوی دریوه دا امیوانداریا سیاستوان و نویسکار عمر شیخ موز دیکن که او روش باش لبیراویتین که عمر دم باش سپاس جبوده متاهی ویدارم تو باش بی بری هر تشتی بری ام بحث تیوریا بکنین کشتناوی من دخواست بزنم تچندی نزیکی اولف پالمی بیو تچندی او نزدیکر زور سپاس کاک دخیل من براستی جاره یکمین سال 1907 او ناسکل من عمل جاره شندبو جبو ورگرتنا دکتر نوردین زازا و پنابر لسویده ادی برسف دا و سکرتری خوش مرشان پاشویا ام چند جاره ما هفدودیت جبو پرساب کردی
دوورە دەماگ و نابژیرکردنە بەراشەڕێ ئیران و عێراقێدا ئەس بخوار لێ بەرپرسیارێ دامەستاندنێ دەربە یەکیتیان نیشتمانی بووم گەز هاتم سوێدێ مخواستە زوی ببینم بەحسا شەڕێ ئیران و عێراقی دگەلدا بکەم لێ ئەوی وەزیرێ دەربەی سوێدێشان و من ئەو دیت بەڵێ باش هەڵوێستێوی و باوەڕی ئاوی لەسەر کوردان چاوا بوو پاڵمێ خودی هەلوێست بوو ji بۆ تەفگەرن ڕزگاری خوازێ جیهانا سوسیا لە ئاسیا لە ئەفریقا لاتین ئەمریکا و یەک جوان تەفگەرە گۆپر پشتیوانی و ئالیکاری دکرد پرسا کووردا بوو ئەو ژی چارچێوەیە قانونێ ناودەتەوەیی و وەک تەفگەرێکی بۆ مافیوێنی ڕەوا هەنە گەرەک پشتگیری بکرێت کاکومەر من دخواست بزانم یعنی دەست پێکە کوشتناوی پێکێکی هات تاوانبارکردن یەک ji تیۆریە ئەو بوو پەکەکەیە یەکی دی هەنە کادگوت CIA هەندێک کادگوت حکومەتە باشووری ئەفریقایا لوی دەمی یا نژاد پەرستە یعنی گەلک تیۆری هەبوون لێ بەحسی کوردان و بەحسی پێکەکێ چەندێ وێ کاریگەری هەبوو لەسەر هەندێک و ناوێ کوردان لوی دەمی خراپ بوو لە سویدێ بتایبەت ڕاستی دەبێ پرسێدا ئەو بەرپرسیارێ پۆلیسێ سوێدێ دەست بە لێکۆلینێ کرد یان ئەو بەرپرسیاری لێکۆلینێ بوو غەدرێکی پرمەزن لە کووردا کرد ئەو تاوانبارکردنگی وەکو احتیمالێکی ممکنە دەستێوان کوشتنا پاڵمێدا هەبە و ئەوەیە تەسیرێکی وێنی پەرنەگەتیڤ بوو لەسەر کوردێ سوێدێ و لە ناوبانگێوێنوان لە دنیاە لێ هەتا دەرەجەکی بەرپرسیارەتیا پێکێکێژی تێدا هەبوو چونکە بەری وێ بە ساڵێکێ دوو کەس لە ژوان کەسێک و دەفژ ڕێزێوان بەردابوون لۆ ساڵە ڕۆستۆکۆلمێ کوشتن و دە ئەنجامێ یادا پێکۆکۆ پاش تورکیا سوێد بوو دەوڵەتە دوات دنیاەدا گۆوەکو ڕێخستنێکی تێروریست لە قەلەم بدا یا سوسیا بەرپرسیارێکی وان هەبوو نوێنەری وان لە دەربەی وڵات و ناوێوی حسێن یلدرم بوو حسێن یلدرم پێش ئەو گۆ پاڵمە بێکوشتن هەرەشەکی بێمەعنا کرد لەسەر حکوومەتا سوێدێ ji ber got nexwest got penaberî bidine Apo Abdullah Öcalan û jina wî Kesîrexan ji ber wê ya hereşe kirine car ev hereşe keta çarçeweya wêra got wêna wan kar bikin. Zelala niha wêneyê Kurdan li Swîdê çawa ye? Ew wêneyê Sirvan hatiye ladan? Belê poşmaniyekî gelekî mezin هاتە نیشاندان و پاش گۆ مەسەلا بە تایبەتی هەلەبجە و بکارانیە چەکێکی ماوەی لە دژی هەلەب دەچێ بوو ڕایە گشتی سوێدێ تەمامی بالی کوردادا هات یاددیا کۆمیتە چێکرد بناوێ کۆمیتا پاراستنا مافێن مەروانیە کوردان لە جیهانێ و کۆمیتا سویدی بۆ پاراستنا مافێ کوردان گەلێکی بەهێز بوو هەموو پارتیە سیاسی تێدا بەشدار بوون دوێ دەمێدا حکوومەت بەڕاستی کووردا داوا کرد داوا لێبوردنێ لەوان بکەین بە ڕسمی لێ حکوومەتێک گوت گوابایان نە مەسئولیەت ئەمەیە ئەوە مەسئولیەتە پۆلیسە گو بیکاری ڕابوونە و شاشتیکردنە لێ گەلک تاوی زێدن دانە کوردان ji بۆ پسگیریاوان ڕۆژە ڕایە گشتی سوێدی دەمێکە ji ساڵێ نۆتیدا تقریبا ئەو تەرازوو هاتە ڕاستکردن باشە ئەم دەزانن ئۆڵمەیەک ji سیاسەتوانên navdar بوو لەسەر ئاستی جیهان و هیڤی هەبوو یعنی گوهارڕەنکاریە بکات بۆ بە تایبەتیژی دەزانن و مەدەبیست لەوی دەمیک و ئەو لێ دژی مەسەلا هەبوونا چەکێ ناڤۆکیەیە دەخواست ئەوروپاژی چەکێ ناڤۆکی ڤالا ببە دەخواست زلهێز پێکرە ڕوونن لێ دیسانژی هەندێک ژێدەران تێگوتن و پەیوەندی دزیڤە دەگەڵ سۆڤیاتێ هەبوو لۆمان هەندێکژی تیۆریا هەندێک و CIA ئەو کوشتیە هەبوو یعنی ئەف چەند چاو یعنی ژبەرچی ئەو هەموو دژمن ژویڕا لە جیهانی هەبوون مەسەلا پالمێدا یعنی وەکو هەموو کەسێکی
زیرەک و شارەزا و شخصێتێکی و کەسایەتێکی ناسکری بنابودەنگ لە دنیادا خەڵکانە گۆگلێکی حەز جوان دکن دوورەنگە خەڵکانە گۆگلێکی نەفرەت جوان دکن پاڵمێش بەر دوو سەبەبێ سەرەکی هێزێ ڕاستڕەوێ سوێدێ نەفرەت جێتکردن و دژمناتیاویتکردن یەک ئەو پاشمایەکی ئەرستۆقراتی تێ ژمالباتێکی ئەرستۆقراتی بنابودەنگ تێ لە سوێدێ لێبوو سۆسیالیستێکی چەپژی ئەوایە لە عالیدا لە عالیە دندا یعنی وەک خاینێکی چینایەتی لێدنەڕین هێزێ ڕاستڕەوێ سوێدی یادن ئەو پێشنیارە گۆ دخواست گۆ ئەوروپا ناوەڕاست و وڵاتین اسکەندناڤی بێ چەکی ئەتۆمی بن ئەو هێزێ ڕاسترە و ئەوەیە بە وەک تەسلیم بوونەکەش بۆ نفوزا سۆڤیەتێ قەلەم دەدا یانە ئەوی هەلوێستاوی و ڕخنەگرتنێوی لە هەردوو عالیادا بەهێز بوو چ دمەسەلا بێتنامدا مەسەلا چکسلۆڤاکیادا هەلبەت وانوێنێت ئەم دەبینن هەم گۆڕاویە هەمژی جهێ لێهاتیە کوشتنکە کە من دخواست ئەس بێژم یەکش نویسکارین کو ئەم پێ ڕەپاخبین لە دەمێک و من ستۆکۆڵم بوون دەبێژا کو دەڤیا لێکۆلین دناف حکوومەتی دەهات باکردن بە کورتی هەتا چەندێت ئە باوەری هەیە ئەگەر ئەو لێکۆلین دناف حکوومەتی دەهات بکردن وێ ڕاستیا کوشتناوی هات بازانین ئیمکاناوێ هەیە یعنی ڕاستە دناف ئەم بێژن هێزی سیاسی ڕاستەوەی سوێدی هەروەها دناپۆ دەستگەهی پۆلیسدا سێ تیۆری هەنە کە ممکنە دەستێوان تێدا هەبە لێوانە تیۆرینە یعنی هەتان هات شتێکی وەلێ وەک مەسەلا جۆنێف کێنەدی وێ بێ بەرسەدینە نەدورە حکوومەتە ئەمریکا و حکوومەتە سوێدێ دزانن لێ ژبەرگ و پڕ حەساسە ناخواستە نەشکرد بالێ سیاسەتڤان و نویسکار عومەر شێخموس ژ ستۆکۆڵمێ بمەڕە بوو گەلکی سوپاس باز جوارەژێ ڕۆژا بخێر بژیت لە شاخەکانی شارۆچکەی چۆمان لە هەرمی کوردستان عێراق نزیک سنووری ئێران خەڵک خلیسکانی سەر بەفر دەکەن بەرپرسی تیپی خلیسکانی چۆمان دەڵێتن ئەم ساڵ دۆخەکە بەراورد بە ساڵانی ڕابردوو جیاوازە بەهۆی زۆری بەفر بارینەوە. ناوچەیەکی بەرین لە پارێزگای دوهۆک و هەروەها لە ناوچە چیاکانی سەر بە پارێزگای هەولێر لە کوردستانی عێراق ڕۆژی شەمە و یەکشەممەی ڕابردوو بەفربارینێکی زۆریان بەخۆیانەوە بینی و پلەکانی گەرمای دابەزاندە ژێر سفری سەدیەوە. ئەمە کۆمەڵێک لە گەنجانی کوردن لە ناوچەی چۆمان ئەوەی دەکەوێتە سەر سنووری عێراق و نزیکە لە سنووری ئێرانەوە. ئەندامانی تیمی سکی لە چۆمان باز لە حەز و ئارزوەکانیان دەکەن لەم وەرزەدا و خۆشحاڵن بەوەی کە بەفرێکی زۆر لە ناوچەکەیان داباریوە بۆ ئەوەی وەرزشی سکی بکەن. گروپی سکی چۆمان لە 2007ەوە دامەزراوە خۆمان کەلوپەلی سکیمان پەیدا کردووە هەموو ساڵانە لە کاتی لە زستاندا سەردانی شاخەکانەکەین. قەزای چۆمان ئەوەی بەفرێکی زۆر سپی پۆشی کردووە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی عێراقەوە. هەستێکی زۆر خۆشە یاریسکی یاریەکی سەرکێشیە ینی ئەم سەرکێشیەوات لێەکە خۆشیەکت پێ ئەبەخشێ زۆر کەس ئەڵێن ئێوە ئەو هەموو هیلاکی ماندوو بوون ئەکەن هەست ناکەم خۆش تێدا بەڵام بۆ ئێمە لەزەتێکی زۆر تێدا و یاریەکی زۆر زۆر خۆشە. ئەو ساڵ لە چاو ساڵەکانی تر بەفر زۆرتر بووە ئەتوانین هەتاوەکو درەنجی کۆتاییەکانی بەهارەکی زۆر زۆر درنگ ئەتوانین یاریسکەی بکەین و لەبەر ئەم ساڵ بەفرەکە زۆرتر لە ساڵانی پێشووتر. بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە بەڕێوەبەرەتی ناوچەی سۆران لە هەرێمی کوردستانی عێراق بەهۆی دژواری کەش و هەواوە هەر بۆیە ڕاگررتنی خوێندنی لە خوێندنگەکان ڕاگەیاند لەبەر ئەوەی وەک دەڵێت هاتوچۆکردنی خوێندکاران و ئۆتۆمبیل زۆر سەختە. لە ناوچەکەیمە بە تایبەتی لە باڵەکایەتی چەندین زۆر یاری لێ ئەکرێ وەک سکی شاخەوانی سنۆبۆرد بەڵام بەداخەوە ینی ئێمە سکی چۆن بڵین وەرزش وەکو حەز و ئارەزوێک بەکاردنی
بەهۆی ئەوەی هەرێمی کوردستانی عێراق ناوچەیەکی شاخاویە لە ڕابردوودا و لە وەرزی زستاناندا ناوچەکە بەفربارین و زریان و بارینی زۆری بەخۆیەوە دەبینی بەڵام ئێستا بەهۆی گەرمبوونی کەش و هەوای جیهانەوە هەر بۆیە بڕی بەفربارین و باران لە هەرێمی کوردستان بە بەراورد بەجاران زۆر کەمی کردووە لەم ڕۆژدا کاتێک بەفر دەبارێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان چێژی تایبەتی لێ دەبینن بە تایبەتیش بۆ وەرزشوانانی هاوشێوەی تیمیسکی شارۆچکەی چۆمان سمکو عزیز دەنگی ئەمریکا و لێرە لە واشنگتنژی ئەفنیزیکە مەهادووژی بداوی هات لێ هێشتا مە بەفر نەدیتە هەتا بەرنامە سڵای یاکورد کۆنەکشن هیڤیا خۆشی ژۆرا دەخوازم و خداحافیز